ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش. من شەماڵ عەلی منجاریشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە بۆ پێشکەشنی بەرنمەیەک لە خزمەتیەوەی ئازیزم. بەرنمەی ئەم هەفتەیەمان وەک لە عینوانەکەی بینن سەبارەت بە بزنسە لە کوردستان. دۆخێکی دیاریکراو لە کوردستانە بۆ ئابووری و بۆ کۆمپانیەکان هاتوۆتە پێشەوە کە ممکنە واکەری ئەوە هەیە کە زۆرێک لە سەرمایه‌دارانی دنیا لیچیان بۆی بڕژێ. سەرمایه‌داریەکی بێ هەوسار، سەرمایه‌داریەکی بێ سنوور کە هیچ چوارچێوەیەک بۆ هەڵپە و هەوڵی قازانشکۆکردنەوەی لە ئارایان نییە. هیچ چوارچێوەیەکی یاسایی بۆ دانەنراوە و بە هیچ جۆرێک لە بەرامبەر هیچ بربەستێکی یاسایە خۆی نبینێتەوە ئەوەی کەوا پێی خۆشە ئەتوانێت بیکە بە پشتیوانی دەسەڵاتداران. بە جۆرێک دەسەڵات و سەرمایە لە کوردستانە وا تێکەڵ یەکتر بوون کە زۆر زەحمەتە لێکیان جا بکەیتەوە. سەرمایە بەشێکە لە وجودێکی بەرجەستەی لە کۆمپانیا چەکدارەکان رابینێتەوە. زۆر جار ئەحزابەکان وەکو کۆمپانیا چەکدار دەرەکەون یاخود هەستەکەی کۆمپانیایە بۆ بە حیزبی سیاسی. بەرحاڵ دۆخێکی تایبەتی و ناوازەیە ئەوەی لە کوردستانە لە ئارایە، بەڵام لە گشتێتی خۆیان و لە کولیەتی خۆیان بەشێکە لە سیستەمی سەرمایه‌داری ئەمڕۆی دنیا. گەلێک شتی سێر و سەمەرا بیستین، گەلێک چیرۆک ئەویستین، هەندێک جار باوەڕ بە وردەکاریەکانی ناکەین، بەڵام هەموو ئەمانە وەقایعن و ئەو کاتانەی کە قەڵەمێک لە قەڵەمە بوێرەکانی کوردستان جورەتیەواکەن و بەشێک لەم ڕاستیان ناخەنە سەر کاغەز و بڵاوەکەنەوە، جێگەی خۆەتی بایەخی پێ بدەین، جێگای خۆەتی لەسەری بوەستین قسەی لێ بکەین و بیکەین بە پەنجەرێک و دەواازەیەک بۆ تێگەیشتن لە دۆخی ئێستامان و باشتریش وە زۆرتر گرنگتر بۆ وەڵامدانەوەی پرسیاری ئەوەی ئەی چی بکرێ باشە و چۆن لەم دۆخە ڕزگارمان بێ. بەحاڵ ئەمڕۆ سی 2024 ئەم بەرنمەیە سەبارەت بە وتارێکە کە بەڕێز ئالان ممتاز نووری نووسیوێتی لە بڵاوکراوی ئاوێنیا بڵاوکراوەتەوە. منە وتارم بینی بە پێویستم زانی کە ئەم گفتوگوۆیە لەگەڵ کاگالان مامۆستا ئالانە ساز بدەم. ئالان ممتاز نووری ئەم هەم نووسەرە هەم ئەکادیمیە، ئەو بەکەلوورەسی لە زانکۆی مستەنسەری بەغا لە بواری ئابووریا وەرگرتووە، ماستەری لە زانکۆی سەلاحەدین لە بواری ئابووریا وەرگرتووە و لە ئەمریکا لە زانکۆی میزوری هەم ماستەر هەم دکتۆرای لەوێ خوێنووە. ماوەیەکیش وەکو پرۆفیسۆری یاری دەدەر لە زانکۆی ئەمریکا لە سلێمانی کاری کردووە و هەروەها لە زانکۆی کۆمارکە زانکۆیەکی تایبەتە لە شاری سلێمانی لەوێش هەر وەکو پرۆفیسۆری یاری دەدەر کاری کردووە. لەگەڵ ئەوەی ئازیزە بەخێرهاتنی ئالان ممتاز نووریەکەین. زۆر بەخێر هاتی، زۆر خۆشحاڵ بووم ئەم داوەتی من قبول کرد. زۆر سپاس دەکەم هەربژی سپاس بۆ تۆ عەزیزم، سپاس بۆ بینەران. بەڵێ بەرحاڵ ئێمە لە کەناڵی هیواوە هەفتانە بەرنامە پێشکەشەکەین و ئەم بەرنامانە سەبارەت بەو بابەتە گەرم و ئەو بابەتانن کە قسەیان زۆر لەسەرکری هەندێک جار خۆمان بە تایبەت بابەتێک هەڵەبژێرین باسی بکەین و قسەی لەسەر بکەین. ئەم وتارەی ئێوە ئەلان کە لە بڵاوکراوەی ئاوێنیا من خوێندبەوە ڕاستەوخۆ سەرنجم چووە سەرەوەی کە ئەمە ممکنە تەنها وانە بیخوێنەوە کە ئەتوانن و تااقەتیان هەیە وتاری درێژ بخوێنەوە، چکە وتارەکە پڕێتی لە ژمارە، پرێتی لە ئەرقام، پرێتی لە هەندێک زانیاری کە ممکنە بۆ خەسانێک کە لە بواری بزنسا کار ناکەن و نازان قەرزی بانک چۆنە و قەرزی بانک چۆن وەرەگیرێ و پشک یا مەسەلەن پشکەکان چۆنی و ئەم مەسایلە یاسانیە چۆنە ڕەنگە تۆزیە قورس بێ.
بەڵام سەرنجم چووە سەرەوەی کە ئەمە بە قسە و بە گفتاریش بووترێ باشترە خەڵکانێکی زۆرتر لە کوردستان ئاشنایی بن و بیزانن نەگەوەی کە قەنەعەتیان پێ بکەین کە گەندەڵی لە کوردستانەیە تاڵانگەری لە کوردستانەیە پێویست ناکە کەس قەنەعەت بەوە بکە هەموو قەنەعەتیان کردووە و دەمێکام ڕاستیە زانن بەڵام دەرخستنەوەی ئەم ڕاستیانەوە قسەکردن لێیان وە وەرگرتنی وەکو فرسەتێک بەکارهێنانی وە فرسەتێک بۆ چوونە ناو شیکارکردن و چوونە ناو واقعێتی ڕووداوەکان و دۆخی ئێستای کوردستان شتێکی زەرور و پێویستە بوویکەوە ڕێگەی ڕزگار بوون و نەجات بوونیشمان دیاری بکەین لەم بوتارەیە باس لەسەر باسی کۆڕک تیلیکۆمە دیارە وە خۆش دامەژت پێداوە سەرەتای وتارەکە هەمشینە کەسێک ببیستێ باسی کۆڕک تیلیکۆمەکە ئاها ئەی بۆ ئاسیا باشە مەسەلەن یاخودەوە کە خەریکە ئەمە ئەبێ بە ڕیکلام بۆ کۆمپانیایکی تر قەزەکە ئەوە نییە بەڵام قەزەکەەوەیە مەسلەیەکی دیاریکراوەتە پێشەوە کۆڕک نمونەیەکە ئەوشین ئەمانە لە کۆمپانیەکانی تری شابوونیان هەبێت و وەختێک و فرسەتێک بێتە پێشەوە زانیاریمان دەستکەوت لە قسە بکەیت بەڵام ئەمڕۆی ترەمە هاتوۆتە پێشەوە ئەمە بۆ ئێمە بۆ بە نمونەیەک بۆی کەەوە چی لە کوردستان ئاگوزارێن ناوەی کە دۆخی ناوچەی زەرد لە ناوچەی سەوز باشترە لە ئەوەی کە گەندەڵی لە ناوچەی سەوز لە ناوچەی زەرد کەمترە نە ئەوەی کە کۆڕک تیلیکۆم تاقانەیە لەم بواری چەپ و گوپ و بڵێن فرتوفێڵ و قەرز وەرگرتن و قەرزدان و ئەم گەندەڵی کە بە ئاشکرا و بەنهێنی بە هەموو شێوازێک لە مبارەکە ئەنجامەدرێ بەڵام دواتر دیتە سەر باسی وردەکاریەکانی ئەوەی کە عقوبەیەک دراوە لە ساڵی 2022 تر نابێت کۆڕک تیلیکۆم لە کوردستانە لە عێراقا بە جۆرە کار بکەوە سیم کارت بفرۆشێ یاخود پەیوەندیەکانی لەگەڵ کۆمپانیەکانە بەڵام دواتر هاتوویتە سەر بەسەلەیەکی تر کە باسی قەرزەکانێتی لەگەڵ کۆمپانیای دوو کۆمپانیایکی شانکوێتی ویتریان فەڕەنسیە ئۆرەنج و جەلیتی کە بەڕاستی کاتێکی بەڵێ جەلیتی وەنیا يعني هربتم ناوك اجيلتي بلى ئاجێڵیتی بڵێ بەخشە بەرحاڵ هەر ئەم هینا ئەم حکایەتێکی زۆر سیر و سەمەرێتە بەرچاو پێم خۆشە ئەو وردەکاریانە باسکەی بەڕاستی بەوەی بینەرانێکی زۆرتر و خەڵکانێکی زۆرتر کە بایەخ بەم مەسەلەیە دەن ئاگاداری ئەم زانیارە بفەرموو هەر بەشی گیانەکەم طبعا ڕاستەکەی تەنانەت بۆ کەسێک کە با بڵێن ئیشم ئەوەیە ئەم مەوزوعە ئاوا لە ڕوونی و ئاشکرایی و بە متابعەیەکی چەند ساڵەی ڕابردووە دەستی پێ نەکرد لەوێەوە دەستی پێکرد کە خەبەری ئەوەی کە ینی حکوومەتی عێراقی لەسەرەوەی 800 ملیۆن دلار کۆڕک نەک تەنها با بڵێن پارەی ئیجازە قەرزارە بەڵکو پارەی زەریبە و پارەی ئەو زەریبەی کە لە خەڵکیشی کۆ کردوتەوە کە ئەبێ بیا بە حکوومەتی عێراقی هەموو هیچی ئەوانەی لەسەر ئەساسیەوە بڕیاردراوە کە لەمە دوا ناهێڵن کە ینی ئەوەی لە کۆڕک خەدەماتی وەرەگرێت بتوانێت تەلەفۆن کا بۆ ئەوانی کە و ناتوانێت لە جیهانی دەرەوەش تەحامل بکاو و لەمە دوا بۆیان نەبێت سیم کارت بکڕن طبعا نقاشێک لەگەڵ چەند بەڕێزێکی ترا بۆم لەسەرەوەی ئایا ئەمە بۆچی حکوومەتی عێراقی 800 ملیۆن دلار بۆ کەرتی اتصالات زۆر پارەیەکی کەمە یعنی حکوومەتی عێراقی بۆچی بەرامبەر 800 ملیۆن دلار ئەم هەموو یعنی عقوبە زۆر بە تایبەتی بۆ شەریکێکی اتصالات ئەمەوەکو حکمی ئەعدام وایە کە تۆ شەریکێکی اتصالات جاران بە مناڵی هینێکمان هەبوو وەکی تۆکی هەبوو لە بینی دوو کەسا دەست پێیانە و قسە دەکرد یعنی شەریکەیەکی زەبەلاحی 7 ملیۆن بەشدار بکەی بە واکی تۆکی لە بینی یەکترا و هیچی تر لەوێوە ینی تەبان پرسیارەکەوەی بۆ ئەمە ڕوویە لەوێوە گەڕام بە دوای معلوماتەکانە ینی زۆر بە ئاسانیش معلوماتەکانە دەست ناکرێت چونکە یەکێک لە یاریەکانی ئەم نوع کۆمپانیانەیەکەن ئەوەیە کە هەر کاتێک ئەچنە بزنسێکەوە کە بۆنی خەتەریاتی لێبێ بۆنی ئەوەی لەبێت کە فەشەلی دیابێت خۆیان وەکو ئەنتیتێکە خۆی مەسەلەن ئەجەلەتی خۆی وەکو خۆی نایەتە ناو یاریەکەوە ئۆرانج وەکو خۆی لەوانەیە نەیەتە ناو یاریەکەوە چیەکەن شەریکاتی دەرهاوێشتە دروست دەکەن ئەو شەریکاتی دەرهاوێشتان لەسەر بە خۆیانن هەر خۆیانن بەڵام ئەگەر فەشەلی هێنا ڕقەمی فەشەلەکەیان ناچێتە سەر بانک ناچێتە سەر بزنس ستیتمنتەکەیان و نابێت بە سەبەبی ئەوەی کە سەهمەکانیان دابەزێت لەسەر ئەو ئەساسە ئاسان نییە کە بگەڕی بە دوای ئەوەی کە ینی کۆڕک چ مشکلەیەکی هەیە و لەگەڵ کیا بۆ نمونە
ئەجڵەتی کوێتی لە پێشا بە ناوی شەریکەی خەزەر هاتۆتە ناو مەیدانەکە و یەکەمین قەرز کە یاوێتی بە کۆڕک بە ناوی شەریکەی خەزەرەوە یاوێتی لە دواییە کاتێکە ئۆرانجە هێنێ ئۆرانج و ئەجڵەتی بەیەکەوە کۆمپانیایەکی تازە دروستەکە ناوێنن عێراق تەلێکۆم یعنی تۆ کێشەکان لە محکەمە عێراق تەلێکۆمە بەرامبەر کۆڕک تەلێکۆم لەبەرەوە بۆ تەنانەت بۆ کەسێکی متەخەسیسیش ئاسان نیە مەسەلەن کۆڕک خاوەنە کوردەکان لە لایەکی کەوە خۆیان ناوناوە ئینتەرناشنەل هۆڵدینگ ئیمارات ئینتەرناشنەل هۆڵدینگ یعنی مەبەستمەوەیە بڵێم بۆ کەسێکی احتیاجی ئاسان نییە گەڕان بە دوای ئەمانە و گەڕێتەوە ئەمە فلانەوە ئەمەیان فلانە ئەویان فیسارە ئەمەش بەشێکە لە بڵێن هەوڵەکەیان بۆ داپۆشینی ئەم کێشەیە باشە کێشەکە خۆی چییە کێشەکە بە کورتی وەکو ناوم لێناوە لە مەقالەکە کەری دێز بە دوای مەرگی خۆی و زەرەری ساحێبی ئەگەڕێت کۆڕک تەلێکۆم نەک تەنها خۆی ینی با بڵێن خاوەنە کوردەکانی کۆڕک تەلێکۆم نەک تەنها ئیدارەیەکی زۆر خراپ و زۆر گەندەڵی بزنسەکەیان کردووە بەڵکو حکومەتی هەرێمی کوردستان بەو حاڵە جوانەیەوە زائدەن حکومەتی عێراقیان بە بۆنەی ئەوانەوە پەلکێشی چەندها محکەمەی نێودەوڵەتی بوون و لە زۆربەیەشا دۆڕاون و یا بەرەو دۆڕان نەچن ڕقەمەکانیش بەڕاستی ترسناکە حکومەتی هەرێمی کوردستان لە کوێت لە محکمەیەکی کوێتی $9 ملیار دۆڕاندووە و حکومەکە بۆ بە حکومێکی قەتعی باشە لە پاڵیشیا سعرێکی فایدە خراوەتە سەر ئەو بڕیاری عقوبەیە کە لە سا حوتەواتە هەر ساڵێ حکومەتی هەرێمی کوردستان ئەو لە سا ئەو $500 ملیۆن نایات لە سا حوتە چێتە سەری و ئەو لە سا حوتە بۆ ساڵی داهاتوە بێ بە بەشێک لە ئەساسی هینەکە ئەبێ بە بەشێک لە ئەساسی قەرزەکە واتە قەرزەکە لە ماوەیەکی زۆر کورتا با بڵێن نەک قەرزەکە عەفوەن عقوبەکە لە ماوەیەکی زۆر کورتابێ بە بەڵونێکی گەورە و لەوانەیە هەر حکومەتی هەرێمی کوردستانی پێ بخینکێت پرسیارێکی کێتەکە جا باشە بە کوێتە لە خۆیەوە بۆ خۆی لە محکەمەی هەبێ و ئێمە خۆی گویان لێ ناکەین مشکلەکە لەوایە عێراق لەگەڵ چەندەها دەوڵەتە چۆتە ئیتیفاقیاتی دەوڵەتیەوە کە بۆی نییە کۆمپانیایەکی وەکو کۆڕک بەستە بەر ئەوەی عێراقیە شورایەکی بە دەورا دروست کاو نەیەڵێ عقوبە بێرێ لەلایەن کردەوە چەندەها عقوبەی گەورەی لەسەر یەکێتەوە ئەمانە هەمووی بوونەتە سەبەبی ئەوەی کە بۆن بوونە ئەلێرەگەر بەخشی ڕات بگرم حەزەکەم بۆ بینەرانی ڕوونکەیتەوە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە قوربانی و قەرزانی کۆڕک ئەمە نقطەیەکی مهمە بەڵێ لە پاڵ حکومەتی عێراق حکومەتی هەرێمی کوردستانە حکومەتی عێراقیش لەم بەزمە گلاوە بە شێوەیەکی بیدایی ینی با بڵێن لە محکەمەی بەدایی با بڵێن تقریبا لە بەداعا نەجاتی بووە $380 ملیار لێ داواکە شەریکەی ئەجڵەتی بەڵام لەوە چێ لە ئیستێنافە ئەجڵەتی بیباتەوە و ڕقەمەکە $380 ملیۆن کە لە حکومەتی عێراقی باتەوە ئۆرانج بەرامبەر بە حکومەتی عێراقی هەر لەسەر هەمان کێشە $500 ملیۆن ئەوێ لە حکومەتی عێراقی و ئەویان گەیشتۆ بە ینی هێشتا لە مەرحەلەی بەداعایە و هێشتا نەگەیشتۆ بە قەراری بەداع بەڵام ئەوەش ئەگات ینی بەرەو ئەوێ ئەڕۆی چونکە عێراق خۆی ڕەبط کردو بە مەجموعەیە ئیتیفاقیاتی دەولیەوە کە ناچاریەکە ملکەچی ئەو نوع عقوبانە بێت باشە دوای ئەوە 2003 ئەم دوو شەریکە کوردەکانی خۆیانیان هێنا بردیان لە محکەمە جارێکی کە ئەوانیان هێنا $1.6 ملیۆن لێ بردنەوە و ئەویش بەرەو حکمی نهائیە ڕوا ینی حکمی بدائیان وەرگرتووە بەرەو حکمی نهائیە ئەمان لە چ دادگایەک ئەم لە دادگای نێودەوڵەتی ناوپشتیوانی بزنس کە لە دوبەی ڕوویە باشە کلیکیەوە کۆمپانیایەک 7 ملیۆن بەشداری هەیە نزیکەی لەوانەیە بەهۆی تاوەرەکانیەوە نزیکەی قیمەتەکەی لەوانەیە $2 ملیار بێت باشە ئەمە لە زیاد لە $2 ملیار دۆڕانووە و بۆ بە سەبەبی دۆڕانی خەڵکەکە ئەمە لەکوێوە هاتووە بەوە دەستی پێکرد کۆڕک خۆی ساڵی 2000 دامەزراوە 2007 کە تیا دەسەڵاتی ئیداری عێراق دەسەڵاتی سیاسی ئیدارەی سیاسی لە عێراق بەدەست هاوپەیمانانەوە بوو سیستمی
اتصالاتیان لە عێراقا کرد بە بازاڕی قوەخکاری کەمینە، واتە تەنها بۆ چەند کۆمپانیایەکی کەم هەبێت ئەم بازاڕە بگرن، بەڵام بەمەرجێ بێ ساڵانە با بڵێن ئیجازەکەیان تازە بکەنەوە، ئیجازەکەشیان بە پارەیەکی زەخم بێت. کۆمپانیایەکی وەکو کۆڕەک تەلیکۆم لە 2007 ئیجازە وەرەگرێ، بەڵام پارەی نییە پارەی ئیجازەکەی بە. ئەمە بۆ خۆی پرسیارە. کۆمپانیایەک 2000 دروست بۆ شتێکی زەبەلاحی خۆیان لە کارێکی وا زەبەلاح پارەکەشی نییە، ئەمە بۆ خۆی پرسیارە. کێت بەهانایەوە کۆمپانیایەک بە ناوی ئەجڵتی کە کۆمپانیایەکی کوێتی زەبەلاحە لە با بڵێن لە سەپلای چین ئیشەکە، ئەمان هاتن 250 ملیۆن دۆلاریان بە قەرزانێ بە نیەتی ئەوەی کە ئەم قەرزە ببێ بە پارەی قستێک لە قستەکانی وەرگرتنی ئیجازەکە. باش پرسیارەوەی کۆمپانیایەکی وەکو ئەجڵتی بۆچی قەرزێکی 250 ملیۆن دۆلاری ئەیە بە کۆمپانیایەک 7 ساڵە بێ دروست بووە و پارەشی نییە ئەسڵەن ئیجازەی بزنسەکەی دەربێنێ. طبعا لێرە ینی بینەری بەڕێزە بێ ئەوە تێبگا ئەمانە شەریکاتێکی گێل و گەلۆر نین لەبەرەوەی ناوی کوێتی، معنای ئەوە نییە ئەمە لە دنیا تێنەگەیشتۆ پارەیەکی زۆری هەیەوەیە فڕێ بە. ئەمانە شەریکاتێکن کە ئەزانن چیەکەن لەگەڵ کەسانێکی وەکو ئەوان خاوەنەکانی کۆڕەک تەلیکۆمە. پارەی ئەیاتێ چونکە ئەگەر ئەو پارەیە نیان ناتوانێت سبەینە داوای ئەوەی لێ بکا ببێ بە شەریک لەگەڵ کۆڕەک تەلیکۆمە، و ناتوانێت سبەینێ ئەوە نە قەرزی باتێ ئەوە نە قەرزی لەسەر کۆکاتەوە کە قەرزەکانی بگۆڕێ با بڵێن بەش لە شەریکەکە و لە نەتیجا ببێ بە خاوەنی زیاد لە 50% کە گەیشتیتە زیاد لە 50% ئیترەبی بەچی هەبی بە خاوەنی حەقی ئیدارەکردنی کۆمپانیەکە. یعنی کۆمپانیای ئەجڵتی بۆ چاوی کاڵی سیروان بارزانی نەهاتی بۆ ئەو 250 ملیۆن دۆلارە بە، بەڵکو ئەوێ لە نەتیجا بە فێرکردنی سیروان بارزانی بە قەرز وەرگرتن و پەت بۆ شلکردنی لە نەتیجا ببێ بە خاوەنی کۆڕەک تەلیکۆم. بۆچی خاوەندارەتی کۆڕەک تەلیکۆمەوە مهمە؟ کەرتی ئیتیسالات لە عێراقا پارەیەکی زەخم ئینتاجەکە بۆ هەموو خاوەنەکانی، و ئەم پارەیەکی زۆر چەورە بۆ هەر کەسێکە بێوێ بێتان بزنەوە. لەبەرەوە زۆر ئەهێنێ بە نیسبەتە جەڵەتیەوە ئەم نەوع مغامرەیە بکە. ساڵی 2011 جارێکی کە کۆڕەک تەلیکۆم داوای ئەوەی کرد کە پێویستم بەوەیە بزنسەکەم فراوانتر کەم، تاوەرەکانم زیاکەم ئیلە ئاخری، پێویستم بە قەرزە جارێکی کە. ئەم جاریان ئەجڵتی لەبەرەوەی ئەزانێ خۆی توانای ئیدارەکردنی کۆمپانیایەکی تەلەکۆمی وەکو بە شکلێکی ئەتیادی نییە، کۆمپانیایەکی تەلەکۆمی زەبەلاحی فەرەنسی هێنایە مەوزوعەکەوە کە ئەوان بێن لە ڕێگەی قەرزدان بە کۆڕەک تەلیکۆمە وردە بگەنە ئەوەی ببن بە خاوەن ببن بە خاوەنی لە ساپەنجاوێکی کۆڕەک تەلیکۆم. ئەمان ینی بەیەکەوە کە هی کۆمپانیایەکیان دروست کرد ناویان عێراق تەلیکۆم، ئەجڵتی و ئۆرانج بەیەکەوە 810 ملیۆنیان یا بە کۆڕەک تەلیکۆم بەو شەرتەی ببن بە خاوەنی لە 144 کۆمپانیاکە، لە 156 بمێنێتەوە بۆ کوردەکان کە 3 کەسن بەتەنها، ناسراوترینیان سیروان بارزانەیە کە لە 175 سەهمەکانی کوردەکانی هەیە کە بە هەمویانەوە 56. 285 ملیۆن دۆلاریشیان نا بە قەرز، یعنی قەرزی خاوەن با بڵێن خاوەن سەهم بۆ شەریکەکە خۆی، و پارەی قستێکی تری ئیجازەکەی کۆڕەکیان نا کە 162 ملیۆن و نیوە. هەر لەو ساڵە کۆڕەک تەلیکۆم بە هەردوو شەریکە تازەکەی ئەڵێ وەڵام پێویستمان بە قەرزی تازەیە. ئەم جاریان بانکێکی ئەهلی لوبنانی هەیە کە ناوی کۆنتینەنتەڵە، لەوان قەرز وەرە وەچەندیان قەرز وەرگرتە 100 ملیۆن. قەناعەتیان بەم دوو شەریکە هێنا کە ئەمان لەبەرەوەی قەرزێکە هیچ نەوعە بەشێکی هێن هیچ نەوعە بەشێکی مڵکیەتمان ناکەوێتە خەتەرەواتە قەرزێکی دانەپۆشراوە بە هیچ نەوعە زەمانێک، لەبەرەوە قەرزەکە بە سعری فایدەی بەرز بێت. بەڵام دوایی هەر ئۆرانج و ئەجڵتی بۆیان دەرکەوت کاکە ئەمە مەوزوعەکە ئەمە نییە، ئەمە لە ژێرەوە سیروان بارزانی ببخشە کە سەیرەکەی نیسبەتەکەی لە 100 تا 14 من لێرە
کریدیت کار دەرێن لە 14 مەسەلەن لە ئەوروپا ینی کریدیت کارت بۆچی بۆ پارەیە چونکە هیچ شتێک نایپارێزێ مەسەن قەرزی خانووکە خۆی پارێزێ و پارێکی ئاوازە بەلا حوزل بەم نرخە لە بڵێن فائیدە زۆرە شتێکی زۆر سیر و عجایبە اینجا ئەمانە هەمووی بوو بە سەبەبی چی بوو بە سەبەبی ئەوەی کە ینی دوایی دەرکەوت بۆیان کەمە لە ژێرەوە سیروان بارزانی بەشێکی ئەم قەرزە خۆی یاوەتی و سوود وەرەگرێ لە سعری فائیدەکە لە کۆمپانیاکەی خۆی طبعا فەرقی ئەوە چییە خۆی توانی ئەو پارەی خۆی بیات بیخاتە ناو کۆمپانیاکەیەوە بەڵام لەوانەیە قازانجێکی کەمتر لە ساعت 4 دەستکرد کابرا فێری ئەوە بوو بەم ژێرا و ژێرە یاری کا لەبەرەوە ئەمەی کردووە من تا نەگەیشتمە ئەوە ئەلێریا شتێکی خۆشم بەبیر هاتەوە با باسی کەم تا نەگەیشتمەوە ئەو فەقەرەیە کە هەر باسی کرام ئەوەنە قەرزی کرد و دوای قەرزی چوە سەر و ئەوەنە محکەمەی کرد نوکتەی نەگەم بیرکەوتەوەی شێرەکەم بیرکەوتەوە کابرای گرتو دێ کاکە تۆ بۆ ڕاو هاتو یا ئیشی ترێ هەیە ئەزانی وتم ئەم کۆڕەکتنی گۆمەر هەر قەرزەکات وەکێتە ژێباری قەرزەوە هەر قەرزەکات وکێتە ژێباری قەرزەوە لەوە ناچێ بۆ قەرز چوو بێت و بۆ بزنس شتێکم بیرچوو باسیکەم شتێکم بیرچوو باسیکەم کە خەتەرە بەڕاستی کۆڕەکتلی کۆمیس دروستبووی ساڵی 2007 کە قۆڕخکاری ئیجازەی قۆڕخکاری وە دەستبێنێ و پارەشی نییە و قەرز وەرەگرێ کێ کردووە بە زامنی قەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی پرسیارەکە وەیە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان زامنی قەرزەکان بەشەتێ لە عەقدەکان نووسراوە زامنێکی چ بە تاقیتەنیا یان بە مشتەرەکی و کۆتایی و قابلی گۆڕین نییە کە هەر کاتێک ئەجڵەتی داوای پارەکەی کرد حکوومەتی هەرێمی کوردستان ملزەمە بە کامل قەرزەکە زایدەن بە کامل سوودی کەڵەکە بوو فلس بە فلسی باتەوە یعنی من بڕوا ناکەم هیچ کۆمپانیایەک ئەگەر بەم شکلە تی هەڵکێشی دەسەڵاتی سیاسی نەبوو بێ بە هیچ شێوەیەک مالیەی گشتی هەرێمێکی گەورە بخرێتە بارمتە بۆ کۆمپانیایەکی ئەهلی اینجا طبعا کە ئەم هەموو پارە زۆرەیان نا لە 2011 عێراق تەلەکۆم کە با بڵین کۆمپانیا دەرهاوێشتەکەی ئۆرانج و هینە ئۆرانج و ئەجلتیە لە ضمنی اتفاقەکە بەشێکیان داناوە کە هەر کامیان لەم سێ گروپە یعنی کوردەکان ئەجلتی یاوەخۆ ئۆرانج ئەگەر بیانەوێ بۆیان هەیە لە ڕێگەی تەحویلکردنی قەرزەکانیان بۆ پشک ببن بە خاوەنی لە سا 50 ئەمەش بەڕاستی هەدەفی سەرەکی ئۆرانجە کە ببێ لە سا 50 زیاتر بۆی بتوانێت چی ئیدارەی کۆڕەک بگرێتە دەست طبعا زۆری نەبرد حکوومەتی عێراقی هاتە سەرخەت لە پێش ئەوەی کە باینە سەر حکوومەتی عێراقی کوردەکانی خاوەن پشکە سەرەکیەکانی کۆڕەک تەلیکۆم لە هەولێر وەکو کۆمپانیایەکی هۆڵدینگی ئینتەرناشناڵ خۆیان ناونووس کرد و ئەم هۆڵدینگ ئینتەرناشناڵە وەکو کۆمپانیایەکی ئیماراتی خۆیان ناونووس کرد لەگەڵ ئەمە ڕوویە هەیئەی بازڵەی مشرف لەسەر قیتاعی ئیتیصالات لە عێراق بڕیاریە ئەمە چییە ئەمە لێرە کەواتە لە سا 50 زیاتری مڵکایەتی کۆڕەک هین نییە عێراقی نییە و ئەو مەرجانەی کە بۆ ئەو هەلو مەرجەی ڕەخسانویانە بۆ خۆرخکارێکی عێراقی لەمەولا کۆڕەک تەلیکۆم مستحقی نییە جگەلەوە لەبەر ئەوەی دواکەوتووە لە چەنەها قەرزی کۆڕەک تەلیکۆم دائنێن بەوەی کە مەرجەکانی اتفاقی پێشووتری لەگەڵ حکوومەتی عێراقیە تەنفیز نەکردووە و بە ئان قەستیش جوابی نامەکانیشان نایەتەوە لەبەر ئەوە بڕیاریان نا کەوا ئێمە نەک ئەو 8 ملیۆنە و نەکەوەی کە سیم کارت و نازانتی بڕیاریان نا کە ئێمە اتفاقیەکەی دووبەی هەڵەوەشێنینەوە لە بینی ئۆرانج و ئەجلتی و کوردەکانە بە معنای ئەوەی حکوومەتی عێراقی اعتراف ناکا بەوەی کە ستراکچەری خاوەندارەتی کۆڕەک لە ئەنجامی اتفاقیەی دووبەی گۆڕابێ
باشە ئەجڵەتیەتەڵێ من ئەسڵەن پێشتر قەرزێک مابوو پێی و حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەموو اقتصادی هەرێمی کوردستانی کردبوو بە بارمتە بۆ ئەم قەرزە ئێوە حەقی ئەوەشم هەبوو بیکەم بە پشک ئێستا ئێواڵەن بۆت نییە بیکەی بە پشک ئەهلەن وەسەهلەن فەرمو حکوومەتی هەرێمی کوردستان کاملی قەرزەکەم بەرەوە لێرە کاڵێ ناتوانم زايدا أرباح وزايدا فائدة ومدة بەڵێ ئەرباح و فەواید هەمووی بەیەکەوە بەرەوە ئەمە وای کرد کە لە کوێت ینی نزیکەی $9 ملیار لە حکوومەتی هەرێمی کوردستان بێتەوە اینجا یەخەی حکوومەتی عراقییان گرت چونکە حکوومەتی عراقیش کۆمەڵە ئیتیفاقیاتی هەیە کە با بڵێن ئیتیفاقیات لە ضمنی منطوقی ئیتیفاقیەکانە بە شکلێک نووسراوەتەوە کە ئیتیفاقیەکەیان لەسەر و قانونی عراقی شەوێ يعني قانوني عراقي لتشاو اتفاقيان ناخوا تنها كرتي نوتيان درخ كردو تدرو لو اتفاقيه بلام همو كرتكاني كي لازمنا لبروا حكومتي عراقيشان بالكيش كردو حكومتي عراقي ونبي بلي وانا شريف زادبن يعني كسيري برياركان كي قال اعتراف ناكين بخواندارتي اجلتي و اورانج وتنها بخاونه كردكان اعترافكين اما الحقتها عقوبه نيه بوكور اما وكوايه وكبر زكي بانان كردكان بو يدرچن هرچی قرضاریانه بو او دو کمپانیای هرچی تهدیدی اوی که دەسەڵاتی اداره کردنی کۆمپانیاکان لێسەرێتەوە هەمووی هەڵەشێنرێتەوە ئەمە وەکو زڕەخۆ ماڵی کردنێک وایە کە حکوومەتی عراقی بۆ کۆڕک بۆ خاوەن بەشە کوردەکانی کۆڕێکی کردووە دوایی دەرەکەوێت کە يعني ئەوە محکەمەی لەسەر لە ئەمریکا و لە ئیماراتیش دەرەکەوێت کە کۆڕک تەلیکۆم با بڵێن کوردەکانی ناو کۆڕک تەلیکۆم بە تایبەتی سیروان بارزانی دوو ڤێلای بەڕەشۆ بۆ هەندێک لە ئەندامانی ئەم هەیئەی ئیشراف لەسەر کەرتی پەیوەندیکردنەی کڕیوە لە بریتانیا بۆیان کە باس لەوا کرد هەرێکی زیاد لە $400,000 يعني لێرەوە ئەبینی بەناوی عقوبەیانی کۆڕەکە و لە حقەتا زڕەخۆ ماڵیکردنێکیان بۆ کردووە کە وەکو بەرزەکی بانان دەریان چانووە لە ژێرباری مەشاکلێکی قانونی زۆر گەورە بەڵام ئەوانە ناخوا لە دەرەوەی عێراق و عێراقیش خۆی پابەند کردو بە کۆمەڵێک ئیتیفاقیاتەوە لەگەڵ کوێت لەگەڵ ئیمارات و لەگەڵ چەندها وڵاتی تر کە تەنانەت قەرارات و قەوانینی عێراقی ملکەتی ئەو اتفاقیاتانان کە ئەمە بۆ خۆی خەتەرێکی تری گەورەیە بەڵام بەداخەوە ینی زۆر باس ناکرێت بەڵێ هەموو ئەمەی کە ئێستا باسێک ئالان ئەمەی کە بینین ئەمە قمارکردنە بە سەربوت و سامانی خەڵکەوە ینی ئەچیتە ناو معاملەیەکی بزنسوەوانەوە بەمەبەست یا بێمە بەست کە من وازانم بەمەبەستەوە بۆ ینی وانە بڵێن لە نەزانیە توش بوو بن یاخود من شتێکم بینی تەحلیلێک و لێکدانەوەیەکم بینی لە ئەخیری وتارەکەی ئێوەیە کە هەستم کرد ئەڵێ وا ئەزانن کۆکو کوردستان وایە نازانن کە بچنە دەرەوە مەسەلەن محکەمەی هەیەوانە من لە نەزەر منەوە لە ڕوانگەی منەوە ئەمانە باشەوە ئازانن بەڵام کە ئەچنە ناو معاملەیەکی لەم بابەتەوە و 100% بۆ معاملەیەکە کرد کە تایە زەرەرەکەنوانە لە ڕاستیا بۆ ڕاو نەچوون بگەڕێنەوە بۆ نوکتەی شێرەکە بۆ ڕاو نەچوون هەر ئەسڵەن چوون بدۆڕێن بەڵام بدۆڕێن لەسەر حسابی سەروەت و سامانی خەڵک ینی پارەیەکە لە ئەم کۆمپانیانەوە وەرگیراوە و ئەم کۆمپانیای پێدامەزراوە یەکەم جارەوانە ئەو تا نەک تەنها خەڵک ئەبێت لە ڕۆژانە کە سیم کارتەکڕێتوانە پێیان بداتوانە تەنانەت ئەو قەرزانەشی کە کردویانە بۆ سەرمایەکەیان ئەبێت لە سەروەت و سامانی خەڵکی وەربگرن ینی چۆن بڵێم شێوازێکی زۆر مۆدێرنە بۆ تاڵانکاری بۆ تەراکمی بیدایی چونکە تەراکمی بیدایی سەرمایه‌داری هەمیشە لەگەڵ هینە مارکس باسێکە ئەڵێ پرۆسەیەکە بە خوێن و بەهین خوێنی ئاگراوی نووسراوە ئەو نییە کە تەراکمی بیدایی سەرمایه‌داری ئەمە ئێرەش لە کوردستانە هەر هەمان شتە بەڵام مۆدێرنە بە شێوازی فێڵ و تەڵەکە و مەجبورکردنی خەڵک بۆی کەوا بچێتە ئێرە مناڵ کە لە دایک نەبوو ئێستا لە کوردستانە قەرزاری ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیایە قەرزاری ئەم لاو ئەولایە
و قەرزانی کە باسەکرێت کە حکوومەتی هەرێم هەیەتیەوەوانە دیارە خۆی تێپەر بووە لە 15 ملیار و ئەوانە بۆ ئینەکان بەشێگەڵێن 20 ملیارە نازانم کەس نازانە ژمارەکەی چەنە بەڵام ئەوەنە بەشی ئەوە ناکا کە کوڕیشمانکە لە دایکە بێ قەرزدار بێ. گیان من نووسینەکەم ئەوم نووسیەوە کە بەتەسەوەری من يعني بدردي ابن خلدون الله يختلف الناس باختلاف نحلتهم في المعاش شون جياوي اوادني عليك توا بابلين وكوي فيورباخ اوي كلا كوخي كاجي وكونيه كلا قصري كاجي امانيش شكلي جيانيان اغايتي انا بتر بشكل كوملغاي كردستان قالت جاري انا قالت كردني انا بهاي هاولاتي بون وبهاي سرورية سا قالت كردني انا ب آزادی ئابووری کەمە ئەسڵەن بنەمای ئەو ئایدۆلۆژیایە کە ئیدعاشیەکە هەموو ئەمانە لەلایەن قەشمەریاتە چونکە فێر نەبوون غەیری ئەوە جگەلەوە هەر ئەسڵەن هەموو یعنی هەموو ژیانیان التزامکردن بە یاسا و التزامکردن بە باجدان و بە ڕسومات و ئەوانە بەلایەنەوە یعنی کەمکردنەوەی لە پێگە عشائرية سروركان لبر أو أما يعني منتاليتي شي واي هيك ما دام من دا صلاة دارم لم باشا جغرافيا بتشكولي كناوي زوني فلاني هرمي كردستانا كواتل ليرا تابون بكريبام شكلا ليه خرم چونك شتيكي كان عزانم لجيان ما غيري أما لقد حكومتي مركزها وكو چون بعض خزمانيان أمي شوا تعاملي كردوه خزمانيان كاتك حكومتي مركز ضعيف به همو نوع اتفاقيك لقى حكومتي مركزها وكو يعني نبو به شكو قالته يعني فيه باشا لكاتك بقوته بنده سكن بوي بير كانوا كي اتوانين لموظف حكومي رسمي ببارة بكرين كي اتوانين ببارة موقفي بقوري يعني لو دو مودزياته بير كنوي تريان نية باشا اما بس بيجي نعاستي نيو دولتي واتفاقياتي نيو دولتي وشارزایی لوی که چی عراق خوی التزام پیو کردو لکوا اتوانی مناورکی لکوا ناتوانی مناورکی اما بتصوری من لعقلتي امانه چون که خوی اصلا برواي بوانيا كناچار بين روجل لروجان قانونك تطبيق کا هر قانونك به لبر او بتصوري من اي قرين موضوعي شكلي جانيان بشكل يعني بزنس بچاو سور کردنەوە ابا بريونك بقانون جيجا فيري اويا يعني وكو هر دربه يك فيري اويا لسر او اقطاعيه بيجي نقبي جياني يعني فيرني اقطاعيه بيجياني فير لي دربيني اگر چی خوشي به بلام لو زیاتر نازاني فيرا كباري بزنسكي بو كرفاني خوي به وباري قرض والتزامات شي لخلقي كبصنه بمنوع اجي لبر ولا ما باشتري هناك بەرحاڵ بەڵام بەڵێ فەرموو نعفو يك نقطة ترمينة للاي من برسالكي مهم بو ايش اوي باشا يا اخو ام كابرايا تنها بزنية لنا مركانا اوي كا دايما باشالي بدرو بهواني كا باشالي انداف وشرابي اي باشا بو بس ام اواهي حالي ليرا من يقرين بودو لقانا ممكن هردوك شان غلط بنيا هردوك شان وابن وراس يكي كان اويكا اواني تر لخواروي عراق ليكيتو يا لزونكي تري هرمي كردستان ليكيتو يعني دستك لا لانه بشكي تريج يعني سيروان بارزانيش هر لو جوربه بلان لام اشكراني لبر اوي شركه كانيان اصلا خويان قاچاخ اصلا لتوارتيوي نظامي قوانيني دولتي واتفاقات عراق وانا ايش نابه شو تجارتي مخدرات كان تجارتي لش فروشي تجارتي انسان فروشي كان تجارتي تشكو تجارتي مقاولاتي عسكريه كان امانه ايش يعني لبر او لهيك محكمه هيك جينا بيتها امان اگر حقي بخوري يا كجري بو نوع تعامل لك خاڵی دوای شەوەی ممکنە ئەمانەی کە لە عێراقن ئەمەنە پارەیەکی زۆر زیاتر لە کۆڕەکیان لەژێر دەستایە ئەمەنە بودجەیەکی زەخمی حکوومەتی عێراقی یاری پێەکەن کە لەوانەیە لە هەر شوێنێکە یەکێک لە خاوەن پشکەکانیان خاوەن قەرزەکانیان بۆڵەیەکی لێهات دەمی چاورکەن بە پارە و بێدەنگیکەن
و بعضێکیش لە مەسەلەن کێشەی مینای ئەم قەسر و پەیوەندی بە زۆنی اقتصادی ئەم قەسرەوە کە ئەوە کێشەیەکی زەخمی لێکەوتەوە بەڵام لە پڕێکە دەنگی نەما بۆ چونکە ئەو جیهاتانەی کە ئیشی ڕێکخستنیەکەن لە قانونا ڕێکی ناخن لە شوێنێکی کۆ ڕێکیەکەن. مشکلەکەی سیروان بارزانی ئەوەیە کە لەگەڵ بزنسی وەکۆڵێ لەجددمت ینی بزنسی شەرعی تعاملی کردەوە ئەوانیش زۆر لەو شارەزاترن کە ئەزان لە محکمەی دەولی چۆن یەخەی بەس ئێستا لێرە ئالان ئێستا ئاوایە ئەوان پاریان وەرگرتووە باشە قەرزیان وەرگرتووە کۆمپانیەکە خۆیان پێ دروست کردووە ئێستا ئەم کێشەی ئەخیریان کە لەگەڵ حکوومەتی عێراقا هەیەنەوەش بە دیارە بە زۆرە لە جۆرەکان لە ماوەکانی داهاتەوە ممکنە حەلیشی بۆ دۆزنەوەیش حەلکەن بەڵام بەرحاڵ ئەمە کۆمپانیایان داناوە پاریان وەرگرتووە قەرزان ماونەتەوە لە محکەمەکانە دۆڕێن و ئەوانە بەڵام سەرنجامەکە زەمانەتەکەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بێ پارەکە بدا کۆڕەکتیلیکۆم بۆ زەرەر نەکا یعنی من ساحیبی کۆڕەکتیلیکۆم بمەڕواچم و خۆم لەم بابەتە بزنسانە کەم و قەرز لە وەرەگرم و قەرز لە وەرەگرم و سەرنجامەزانم ئەوەی کە ئەیداتەوە من نیم ئەوەی کە ئەیداتەوە حکوومەتی هەرێمیش لە جیرفانی خەڵکی دەرێنێ پارێ ئەو نەوتە دزراوەی ژێر عەرزە کە بە ناوی کوردایەتی و گوایە ئابووری سەربەخۆ ئەوانە و خۆمان خاوەنی خۆمارینەوەوانە خەریکەنەی دزن و بە هەندێک کۆمپانیای جەردەی تری دنیاییە فرۆشنەوەوانە ئەو پارەیە لەم لاوەی خەنە دەستی سیروان بەرزانیەوە بێ قەرزەکانی کۆڕەکتیلیکۆمی تۆ بداتەوە بۆ نەیکا بۆ زەرەر نەکە یعنی من بم لە جاتی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها زمانی یەکەمین قەرزی ئەجڵەتی کردووە کە 250 میلیۆن دلارە و لە ئەنجامی ئەو زمانە ئەجڵەتی دوو ئەوەنەی ئەو پارەی لێ بردوێتەوە تە 9 میلیۆن دلاری لە حکوومەتی هەرێمی کوردستان بردوێتەوە بەڵام ئەوەی لە کۆڕەک خۆی بردوێتەوە ملیارێک و 600 هزار دلارە یعنی عفوا ملیارێک و 600 میلیۆن دلار ئەمەیان بەچیەوە کۆڕەک خۆی هەموو بزنسەکەی کۆڕەک تەقدیرەکرێ بە قیمەتی 2 میلیارد دلار ئێتۆ بەس ڕقەمەکان کۆکەرەوە کاکە هیچی نامێنێتەوە کۆڕەکتیلیکۆم یعنی لە ئەنجامە مەرگی خۆی زەمان کردووە سیروان بارزانی مەرگی نەک خۆی با بڵێن مەرگی کۆڕەکی زەمان کردووە سیروان بارزانی پرسیارەکە لەوایە کەی تاکو کێ توانێت خۆی بشارێتەوە لە پشتی خلافاتی بینی بەغا و هەولێرە تاکو کێ توانێت خۆی بشارێتەوە خۆی بەئاڵێنێ لە ئاڵای کوردستان و بڵێ ئەمە غەدری حکوومەتی مرکزیە بەرامبەر بە هەرێمی کوردستان نەکرێ و ئەمە ینی لە تاکو کێ ئەتوانێت ئەمە بەردەوام کە نازانم بەڵام لە نەتیجە ینی التزاماتە مالیە زۆر فراوانەکانی کە کەوتوتە سەری ناچارەکە بەوەی هەر ڕۆژێک لە ڕۆژان چاوەڕێی ئەوە بین کۆڕەکتیلیکۆم لیکویدیت بکرێ بە مەعنای ئەوەی لەبەر خاتری ئەوەی کە عێراق ناتوانێت هیچ بەرامبەر بە ئەو قەرزانە بکە ناچار بن ئیجباریکەنکەوە دەست هەڵبگرێت لە ئیدارەکردنی و هین خاوەن قەرزەکانی کۆڕەکتیلیکۆم هەڵگرنەوە نەتەمان ئەم نمونانە کە بازەکرێ ئێستا بچمە سەر بەشێکی تر و باسێکی تر ئێستا لەسەر ئابووری کوردستانەوەی کەچی لە کوردستانە گوزەرێ بن هەمیشە زانم لەوانەیە لە بازێک مەواریدا لە بازێک نمونەیە ئەم گەندەڵی پاڵانکاری دەسەڵاتداران یان کۆمپانیا چەکدارە حاکمانە کە بە ناوی ئەحزابەوە حکومەکان بە شێوەیەکی ئەوەندە زەقە کە تۆ نمونەی نابینی لە دنیاە بەڵام ئەم سەردەمە بەڕاستی ئەتوانین نایبنین سەردەمی گەندەڵبوون یاخود داڕزین و فاسدبوونی سیستەمی ئابوووریە سەرباری ئەوەی کە سیستەمێکی سەرمایه‌داری لە ئارایە بەڵام لەسەر تاسەری دنیای ئەمە نمونزەج و نمونەی وها لە گەندەڵی و لەوانە ئەبینین کە لە ڕابردووە نەمان بینیوە یعنی ئەم دیاردەی کە لە کوردستانە ئەتوانین لەم سیاقەیە بیبینین و معنای بکەینەوە شتێکی مجرڕەد و دابڕاو نییە تەنها بە دۆخی کوردستانەوە زۆر کەس پێیان خۆشە باسیەوە کەرکە ئێمە کوردستان ئەمە هیچ ئەمەیکە لە کوردستانە لە هیچ شوێنێکی دنیاە ڕوونایە وانە ئێمە من لە سویدا ئاژیم بۆ مفاوەزاتی بۆ بڵێن مفاوەزاتەوەی کە سوید بچێتە ناو ناتۆوە کەسێک بەرپرسی ئەو کۆمیتەیە بوو کە ئەم کارەیە کرد ئەم دەستەیە بوو کە ئەم کارەیە کرد لە دوای ئەوەی مفاوەزاتەکان تەواو بوو سوید توانی ڕێگای ناتۆی بۆ فەراهەم بوو کە بڕاتە ناو ناتۆ خەریک بوو شتەکانی نەکرد ڕۆژێک ئیستیقالەی کرد دەستی لە کارکێشایەوە لە زەرفی 24 ساعاتە شەریکەی ساب
دای مەزران تەعینی کرد پێشێک لە مدیرەکانی خۆی شەریکەی ساب چەکە فرۆشێ چوونی سوید بۆ ناو ناتۆ یعنی ئەوەی کە شەریکەی ساب باشتر چەکە فرۆشێ ینی شەریکەی ساب قازان زۆرترەکە یعنی ئەمەی کە لێرە خەریکەم ڕزاتی کردووانە شەریکەی ساب لە بیدایەتەوە دای ناوە کە پاداشتی باتێ پاداشتی باتەوە و ئەو هینەی باتێ ئەو خەڵاتەی باتێک کە ئەم کارێ بۆ جێبەجێ کردووە ئەمە گەندەڵێکی زۆر بەرچاو دیارە و ئاشکرایە ئەنوا ئەشکال نمونەیەکی لەم بابەتانە لە شوێنێکی وەکو سویدە ئەنجامەدرێ کە لە دنیاە بە ترۆپشی شەفافیەت و بڵین نەبوونی گەندەڵی و بەوانە ئەناسێت لە خودی ئەمریکایە ینی خودی ئەمریکایە ئەنوا و ئەشکال نمونەی لەم بابەتانە ئەبینی و ئەنوا و ئەشکال نمونەی لەم جۆرانە پێم وابێ خۆت لە ئەمریکا خوێنوتە لە من باشتر شارەزای لەم بابەتانە کە پەیوەندی بینی پارە و دەسەڵات و پارە و سیاست چنێکینە باسەکەن ئەمریکا وڵاتی قانونە و نازانم چێک و باڵانس و نازانم چەند دام و دەستگاه هەیە و دەستگای قەزایی واوانە بڵامە چیکە ئەگەیتە بنەکەی ئەوانە سەیرەکەی لە هەموو انتخاباتێکە فلانە دەستەی لۆبی و فلانە پاکوەوانە توانن خەڵک بکڕن و خەڵک بەرنە پێشەوە و انتخاباتەکان بە پارە ئەکڕێ ینی بەواقع ئەمەلیێوانی کە ئەسچە ناو پەرلەمان و ئەسچە ناو ببوورە ناو کۆنگریسەوە بە هەردوو بەشەکەیەوە لە ئەپەر هاوس لەوەر هازوانەخی نین ینی بڵین ئەوەن نوێنەری ئەو کۆمپانیانن یاوانن کە لە پشتەوە کۆمپانیەکان دامیانەکەنوانە لەبەرەوە ئەمە لە سیاقی سیر بکرێ من ناتوانم بەشی ئەمە لەگەڵ لە نقطەیەکە جیاواز بم ئەو جۆرە گەندەڵی کە لە وڵاتێکی وەکو سویدیانە وڵاتێکی وەکو ئەمریکا هەیە بە بۆنەی ئەوەی ینی کولتورێکی دوور و درێژی با بڵین چەسپاندنی بە زۆری خەباتی مەدەنی خەڵک دەوڵەتی یاسا و حکومی یاسایە ئەو جۆری گەندەڵی لە وڵاتانە هەیە پێڵێن pay to play بە معنای ئەوەی لە چوارچێوەیەکی قانونیە ئەو شتانە ئەکرێت ینی بۆ نمونە فلان لە کاتێکا کە ئەندام پەرلەمان بووە یارمەتی فلان شەریکەیەوە بلیاران دۆلار بەدەست بێنێ و دوایی بووە بە مۆزەفێکی لەبەرزی ئەو شەریکەی بێەوەی هیچ خبرەیەکی هەبێ ئەمە نەوعێکە لە گەندەڵی کە با بڵین pay to play پێڵێن کە ئەسڵەن ینی قانون ڕێ پێەیە بەڵام ئەگەر بە دوای گەندەڵەیەکی وەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستان ئەواناگەڕێ ئەبێ بگەڕی بۆ زمانی یەڵچنی دوای ڕوخانی سۆڤێت لە رووسیا یعنی لەو جۆرە گەندەڵیەیە کە تاڵانی بێشمار یان اقتصادیاتی مافیا ئەوەی کە ینی هەم لە جەزیرەی سسلی لە سەردەمی هینا لە کاتی پێش حربی عالەمی دووهەمە و دوای ئەوەی کە باڵێن لە مافیا لە وڵاتێکی وەکو ئەمریکا و یاخری مەگەر لەوانە هاوشێوەیان بدۆزیتەوە چونکە بەشێکی گەورەی ئەو گەندەڵیەی کە هەیە لە ینی لە دەرەوەی بەلعەبی قانونە یاریەکرێت بۆیە فەرقێکی جەوهەری هەیە لە بینی ئەو دوونەوە گەندەڵیە پێم وایە زەرەر بە ینی ناسینیان ئەگەێنین ئەگەر یەکسانی کەین بۆەوەی کە لە ئەمریکایە بەڵێ لەگەڵ تا زۆر متفقم کە دنیا بەرەو ینی دنیای با بڵێن سەرمایەداری محاسر لە بەرەو گەندەڵیەکی زۆر خەتەرناکە ئاڕوا سەرهەڵدانی فاشیزم و سەرهەڵدانی با بڵین ڕاستڕەویەک کە بە هیچ نەوعی باکی بەها ئینسانیەکان و بەهای پاراستنی ژینگەی ئینسان و پاشە ڕۆژی کوڕەی ئەرزی بۆ جیلی داهاتووی لەلایە وجودی نییە ئەمە زۆر جیاوازە لە فترەی پەنجاکان بۆ هەفتاکانی سەرمایەداری کە بە تاکید فەرقێکی گەورە هەیە بەڵام هێشتا لە چاو ئەوەی کە لە کوردستانە و مەسەن لە چاو رووسیای یەڵسنە هێشتا مەلایکەتن یعنی بۆیە ئەو فەرقە ضرورە هەمان بێ ئەمەی کە لێرا هەیە زۆر بە ئیتجاهی جەریمەی منەظەمە ئەڕوا نا من ئەزانین چۆنە لەم بابەتی کە ئێستا باست کرد من لەمە جیاوازێک نبینم لە بینیەوەی کە من وتم و بەڕێز باس کرد مەسەلەکە زین چۆنە من پێمان لە جەوهەرا یەکشتن بەڵام چییە زین چۆنە یەک ناو سیارەیە بە یەک سورعەتە ڕائەوانە بڵاویشی چیانستۆپی هەیە ئەویان نیەتی ئەمەی کوردستان نیەتی نەزانی وەختی خۆی کارپۆلانی لە سەرەتای سەدەی 20 لەو کتێبەیە کە زۆر مەشهورە و بەڕێزیشت دیارە حتمما ئاگاداری
گرێت ترانزیشن ئەوە نییە کە باسی هینەکە باسی کاپیتالیزم و سەرمایه‌داریەکە گەچەکە مارکسیست نییە ئەوانە بەڵام بە جۆرێک باسی سەرمایه‌داریە کاڵێ لەسەر دوو شتکارەکە کەیشیان سروشتە ویتریان ئینسانە ئەگەر وریای نەبین و دەستمان پێوەی نەبێت و جڵەوی نەکەین سەرمایه‌داری هەم ئینسان لەناوە بە هەم سروش لەناوە هەم ژینگە وێرانەکە و بە حەقیقەت ئەوەیە کە لە شوێنێکی وەکو کوردستانەوە سەرمایه‌داریشی بێهەوسارمان هەیە یعنی لێرە بە جۆرێک ئەمەی کە مەدەنیەت وە جوڵانەوەی کارگەری لەم وڵاتانەیە و جوڵانەوەی دژی سەرمایه‌داری لە مدەتی 200 ساڵی ڕابردووە مخەباتانەی کراوە مجموعەیەک مؤسسات و مجموعەیە کەڵچەر ینی بازیشتی کردووە بە کولتوری خەڵک لە بەشێک لە کەڵچەری کۆمەلگایە ئەوانە کە ئەمانە ئەتوانێت بەربەست بۆ ئەمانە دروست بکە بۆ ئەم بڵین هەڵپا بێ سنوورە بۆ پازانشکۆکردنەوە ئەوەی لە کوردستانە نیمانە ینی مشکلەی ئەساسی ئێمە لە کوردستانە ئەوەیە گەرنا لە جەوهەرا من پێم وایە هەریەکن بۆیە ئەم قسێ ئەەکەم بۆەوەی باسەکە نەبێ بەوەی کە ئێمە ئەمەی کە هەیە لە کوردستانە بەس دەسەڵاتە بە بڕای بەس دەسەڵات نییە تەواوی سەرمایه‌دارانی کوردستان بەشەوەندی و قازانج و بەشێکن لەم تاڵانکاریەکە ئەکرێ ینی لە خودی شاری سلێمانی ئێستا ئۆپۆزیسیۆنمان لێ ڕاستە بێتەوە و تەلەڤیزۆری بۆ داناوین و ئینەکەوان و باسی گەندەڵی دەسەڵات دەکات بە بڕای خۆم خۆشیان ئەوانیش بەشێکن لەم یاریەکە ئەکرێ و هەر بۆیە زۆر سەخت و زەحمەتەکە تۆ بە پشتیوانی ئەمانە بتوانین لەم داوی ئەم لەم تەونی جاڵجاڵۆکەی گەندەڵی لە کوردستان ڕزگارە بێ بەستمەوەی لەبەرەوەی ینی هەرچەنە دوورەکەوینەوە لە مۆزوعی سەرەتامان بەڵام لەبەرەوەی بابەتی کارڵپۆلانیە و تێگەیشتن لە کارپۆلانی بەلامەوە مۆزوعێکی زۆر خۆشە پێم خۆش ئەگەر لە مستەقبەلا بە شێوەیەکی دوور و درێژتر لەسەری قسە بکەین بەڵام با بڵێن ڕخنەی کارڵپۆلانی لە ئایدۆلۆژیای لیبرالیزمە نەک لیبرالیزمی کۆمەڵایەتی بەڵکو لیبرالیزمی اقتصادی نەک سەرمایه‌داری بەعکسەوە پێی وایە سەرمایه‌داریش تەحملی مەشروعەکەی لیبرالیزم ناکە بە مختصری ئەگەر باسی مەشروعەکەی لیبرالیزمەکەی کە با بڵێن کارڵپۆلانیە دژێتی بکەین ئەڵێن چی ئەڵێ ئەمە تەخەیولێکە بۆ کۆمەلگا کە تایە بۆ یەکەم جار بازار لە کۆمەلگا دابچەڕێت باشە و نەکرد ئەوەی کە ئەم قانونێک بیگرێتەوە ئەو قانونێک بیگرێتەوە بەڵکو کۆمەلگا جارێکی کە فڕێ بیتە ناو بازارڕەوە یعنی ئەم پێی وایە ئەڵێ ئەم مەشروعی کە ناونراوە لیبرالیزمی اقتصادی لە حقیقەتا مەشروعێکی مستحیلە و نەک تەنها خەڵکی کرێکار و خەڵکی چەوساوە زەرمەندنتیای بەڵکو کۆمەلگاکان زەرمەندنتیایە ئەو باسیەوە کە حربی عالەمی یەکەم و دووهەم ئەم دەرهاوێشتەی هێنا دەرهاوێشتەی ئەم پرۆژەیە کە پێی وایە پرۆژەیەکی یۆتۆبی یاخو با بڵێن دیستۆپی فاشلە و هەموو کۆمەلگا بە سەرمایه‌دارەکانی شێوە دژی ڕاهۆستن بۆیە بە تەسەووری من کارڵپۆلانیە زۆر ئەهێنێ لێک بێرێتەوە وەکو کلیلێک بۆ تێگەیشتنی واقعی وڵاتانی ئێمەش چونکە ئەمەی کە هەیە بە ناوی ئایدۆلۆژیای سەرمایه‌داریەوە بە ناوی ئایدۆلۆژیای لیبرالیزمەوە و داوای عمل داوای ئەمر بەڵام لە حقیقەتا ینی بە تەواوەتی پێچوانەی ئەوەیە ئەگەر تەنانەت لە چاکترین حاڵەتیا بێتە دی لە هیچ وڵاتێکی عالەمانە هاتوۆتە دی ئەگەر لە چاکترین حاڵەتیا بێتە دی کاریسەیەکی گەورە لەسەر بەشەریەت دروستەکە ئەمە با بڵێن خیتابی کارڵپۆلانیەیە بۆ کۆمەلگاوە پێم وایە سەر لە نوێ ناساننەوەی کارڵپۆلانیە بە جمهورێکی چینۆی گەڕان بە دوای با بڵێن کلیلێکی معرفی بۆ لێگانەوەی واقع شتێکی زۆر مهمە تەمەناکەم لە داهاتوێکی نزیکە ئەوە بێکۆکە بەرحاڵ زۆر باشە حتمما نێکێنەوە کارە هەنێک کۆمنت هاتووە هاوڕیان نووسیوانە دیارە بەشێک لە هاوڕیان دەستخۆشیان نردووە و بڕوا بابان تاگا ئیبراهیم نەوزاد بابان دەستخۆشیەکەن سپاسانەکەین چاتان خۆش بەرحاڵ ئومێدوارمە هاوڕیانی کە بینەریان بەرنامەیەن لە ڕێگەی خۆیانەوە لە کەناڵی سوۆشیال میدیای خۆیانەوە بەرنامەکە بڵاو بکەنەوە تا بینەرانیشی زۆرتر بیبینن هاوڕێگە بە ناوی قادر حسێن ئەڵێ واقع لە حزاف العراق دیارە مەبەستی واقعیەتێکە کە تۆ ئاماژت پێ کرد بەڵام هاوڕێ ڕزگار سەعید
لە کەرکووکەوە دوو ئینی نووسیوە دوو کۆمنتی نووسیوە ئەمەیاندانێ ئەڵێ ئەوەی ڕوو دەدات لە کوردستان بە پێوەری گەندەڵی پێوانە ناکرێت سنووری گەندەڵیان تێپەڕانوە سوزانم ناوێشی تری نییە بەرحاڵ من ئەزانم کە دروستتر وایە پێ بڵێن تاڵانکاری ئەمە گەندەڵی نییە گەندەڵی شتێکی کەیە ئەمەی کاکرێ لێرە تاڵانگارێکی بە ڕۆژی ڕووناکە ینی شتێک نییە کە شارابێتەوە من پێمکێک بەکارێنم ناوێنم هەرەوەزی دزەکان هەرەوەزی دزەکان بەڵێ هاوڕانی تریش لێرە دووبارە هەر کۆمنتیان نووسیوە چالاک علیفایقە لە دەستان خۆش بێت داریا عمەرەڵێ هەربژیت دکتۆر ئالان بەرحاڵ دیارە ئالان دکتۆرە بەڵام ئەمە لێرە لەم بەرنمەیە وەکو دکتۆر ئالان ناوی نابێت لە بەرەوەی بەرنمەیە کە خەڵک ڕێی خۆی تیا ئەڵێت نەکەوەی کە بۆ خوێنکاران بدوێ بەرحاڵ ئەگەرنا لە وەک لە سەرەتاوە وتم ئالان ممتازنووری دکتۆرای هەیە لە زانستە سیاسیەکانە لە زانکۆی میزوری لە ئەمریکاوە بۆ ماوەیەکیش لە دوو زانکۆی سلێمانی پرۆفیسۆری یاری دەدەربووە بەرحاڵ هاوڕیانی تریش هەر حەمەدی میرزا دەستخۆشان ناکەم سپاسیانەکەین بەرحاڵ لە ڕێگەی خۆتانەوە هاوڕێنە بەرنمەیە بڵاو بکەنەوە بێمەوە سەرەوە خاڵی کە باسمان کرد من دیارە پێشوازیەکەم لەوەیکەوە قسە لەسەر باسەکانی کارپۆلانی بکەین بەڵام من بە بڕای من وایە بینم ئەو وەکوتم ڕخنە لە سەرمایه‌داری ئەو ناڵێ سەرمایه‌داری پێما باسی بازاڕەکە بازار و ئەو میکانیزمەی بازاڕەگەر ڕەهایکەیت و دەبەرەڵایکەی نەبێت کە دیارە هەر کاتە سەرمایه‌داری لە ڕوانگەی منەوە بەڵام باسەکە ئەوەیە کە نموزەجێکی تریش لە کۆنتترۆلکردنی میکانیزمەکانی بازارمان تەجروبە کرد ویژە و سەرمایه‌داریەیە کە دەوڵەت بەڕێوەی برد ئەوەش بەڕاستی بە جێگەیکی باشی نەگەیانین و سەرنجام وەختێک لاچوو هەڵوەشایەوە نمونی وەکو وێلیسینی لێ دروست بوو یا ئەم گەندەڵی کە ئێمەسە لە عێراقای بینین یا ئەم تاڵانکاری لە عێراقای بینین بەشێکی ڕێگوڕێشەکەی گەڕێتەوە بۆ دەورانێکی واکە ئیستیبداد و دیکتاتۆریەت و ئەو بڵین دۆخە لە سیاست و ئابووری لە عێراقا بەرقەرار بووە کە ڕۆڵی خەڵک و ڕۆڵی دامەزراوە جەماوەریەکانەوەی کە ئەتوانێت بەربگرێ بە بڵین چاوچنوشی و تین و بە قازانجبوونی سەرمایە بوونی نییە لە وڵاتی ئێمە بەرحاڵ من وازانم کە پێویستمان بەوەیە زۆرتر لەم بابەتانەوە بدوین و ئەم باسەی کە ئەم ڕۆژ کردمان پێکەوە ئەبێ ماگەیتەوە سەرنجام چارەسەر چییە؟ یعنی ئمە چۆن دەتوانین لە کوردستان و لە عێراقا ڕوبەڕووی ئەم تاڵانکاری ئاشکرای سەرۆت و سامانی کوردستان بکەین ینی مەسەلەکار سەرۆت و سامانی نەود نییە باسەکە ئەوەیە ئەوەی کە پێوتێ ئەثیر بە عەرەبی یاخەوەی کە بڵین ئەو فەزایی کە ئەم هینی تەلەفۆنات وشتە ئەمە فەزایشی عمومیە هی هەمومانە بەشێکە لە مڵکایەتی گشتی و وەختی کۆمپانیایەک دی ئەمە بەکارەهێنێ و ئەم فەزا گشتی کە هی هەمومانە باشە هی هەموو کۆمەلگایە بەکارێنێ بۆ قازانجکۆکردنەوە مەفروض وایە زەریبە و باج بدا بە خەڵک و بتوانێت ئەم باجی کە ئەوەیدا بە خەڵک سوودی لە ببینێ لە خزمەت گوزاریە کۆمەڵایەتەکانە لە حاڵێکە ئەمە لە کەڵچەر و لە بیر و بۆچوونی کۆمەلگا چۆتە دەرەوە وە کۆمەلگا خۆی بە خاوەنی نازانێت تەنانەت ئەو ئایدیایی کە کۆمەلگا خاوەنی شتە مشتەرەکەەکانی ناو ئەم جوغرافیا دیاریکراوەیە لە زەینی خەڵکا سەرڕاوەتەوە بە بڕای من وایە بینم دیارە هەموو شتێک بە هێزەکرێتەوەوانە بەڵام ئەم هێزەش بەبێ پشتیوانی تێڕوانی نشی ئاوا بۆ ئابووری و بۆ کۆمەلگا زەحمەتە ئەگەر کۆشی بکەیتەوە بتوانە بەرەو پێشچوونێک نیشاندا بەرحاڵ باسکردن لە گەندەڵی ئێستا سەرەتای بەرنامەکەش باسم کرد خەڵکانێک دێن ممکنە جوان لەمەی ئەم بەرنامەی ئێمە بێ پێم بڵێ کاکەس خەڵک هەر یەک جارە لێزستان ساردە ئەوە یەک جار خەڵکە لێزستان سارد هەموو کە زانیان دەسەڵاتە تاڵانکارەوە ئەوانە و لە گەندەڵی بە و لاوەتر چوە بێ ناوی تری بۆ دابنین حەل چییە ڕێگا چارە چییە و چۆن نتوانین ڕوبەڕووی ئەم دۆخە ببینەوە
بەرحاڵ من مەبەستمەوە نییە بەرپرسیارەتکەم لە بەرامبەر ئەمەیە ئالان تۆ وتارێکە خەمە نەبێ خۆمی لێتمەوە مەبەستمەوە نیە ئەم پرسیارە پرسیارێکی گەورەیە بەڵام نیە پرسیاری $1,000,000 وەک بڵێن بەڵام مەبەستمەوە سەرنجامە باسی یەکەین باسی تاڵانکاریەکەی لە ناو کۆمەڵگەیەمە بگەین ئەم جێگایە چۆن ڕوبەڕووی ببینەوە گیانەکەم بە تەسەوەری من یەکێک لە کەکانی کەسێکی وەکو من کە وەکو تاگێکی کۆمەلگا تەعامل لە کاودەمێکیشە ینی ئەوە نەبێ با بڵێن دڵشکاوم لە ڕێکخراوبوونی تەقلیدیەکانمان کە دەمێکی شەوازم لە ڕێکخراوبوون هێناوە بۆ یەکێکی وەکو من بەلامەوە زۆر مهمە ئەوەی کە گوێم لێگرێ بیگەێنمە ئەو قەناعەتەی کە هەنێک لە لێکگانەوە هەیە بۆ کۆمەلگای عێراق و کوردستان هەتاوەکو زووتر بیمرێنین چانسی ئەوەی دو ڕۆژێکی باشترمان هەبێ باش زووتریەتە ئاراو یەکێک لەوانە ئەوەی ئەم سیستەمە سیاسی ئێستای عێراق قابلی بەردەوامبوون نییە دووهەم ئەم سیستەمە سیاسی ئێستای عێراق بەرەو دیموکراسیت ناوبە بەڵکو يعني خطوەیەکە بەرەو عکسی دیموکراتیت بەرەو يعني ئەگەر هەڵکارێکم لەلا وایە بۆم ڕەتمەکردن بەس والحاصل بەرەو شوێنێکی کەمانە با کە قەت ناگەین بە دیموکراتیت خاڵی سێهەم ئەوەیە بە حکمی با بڵێن ئەوەی تەعاونی دزە با بڵێن لەسەر ئەساسی با بڵێن نظامی کۆمەڵایەتی مافیا هاتۆتەکایەوە بەشێک لە نظامی کۆمەڵایەتی مافیا کە خۆی ئەسڵەن جۆرێکە لە دژایەتیکردنی ئەو مەشروع لیبرالیەی کە کارڵ پۆڵانی ئەتباتێکە ئەوە بووە بە سەبەبی ئەوەی گەندەڵی ببێ بە کارێکی کۆمەڵایەتی و بەشێکی زۆری کۆمەلگای تێکلا بێ و هەتاوەکو کۆمەلگا لە بەردەمیە بۆ باشتربوونی ژیانی خۆی تاکی کۆمەلگا بۆ باشتربوونی ژیانی خۆی شتێکی کە بەدی نەکا غیری بەشداریکردن لە مافیا غیری بەشداریکردن لە تەنظیمە ئیجتیماعی سیاسەکەی مافیا ئەم وەزعە بەردەوامە بێت لەبەر ئەوە بە تەسەوەری من خەڵکێکی زۆر هەیە ئێستا بە میکانیزمەکانی ئەمڕۆی با بڵێن تازەکردنەوەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە ناگا بەوەی کە واز لە گەندەڵی بێنێ پێویستمان بەوەیە مەجالێک دروست بکەین بە تەسەوەری من بۆ ئەوەی خەڵک وردە بەرەو ئەوە بڕوا کە ئەم سیستمە هیچی لێ هەڵناکڕێنکێ بۆ نمونە لە زۆر لە وڵاتی دنیا سیستمی با بڵێن ئیستیفتا هەیە لە چوارچێوەی انتخاباتی احتیاجیە هەنێک لە یعنی لە انتخاباتی شارێکەوە بیگرە فکرەی ئەوەی کە ئەگەر ئەوەنە ئیمزام توانی کۆبکەمەوە ئەم دەقە ئەچێتە استفتاوە و فەرزە بێ بەسەر ئەنجومەنی هەڵبژێراوی ئەو سیستەمەشە یعنی بۆ نمونە استفتایەک لەسایە بۆمان هەبێ قتاعی نەوت ببێ بە قتاعێکی کەرتی تایبەتیاندا ئەگەر هاتو شتێکی وا توانرا بسەلمێنرێ ناچار بکرێن هەچ کەسێک لە حکمایەن بۆی نەبێ غەیری ئەوە بکە سیستمی دەنگنانی هەمە چانسی معنای ئەوەی ئەگەر مەسەلەن نازانم جەناب لە هێنی توانێت لە ئەڵمانیای تۆ دوو لە انتخاباتە دەنگی وانێت دەنگێکیان بۆ شخصێک عفوا لەوانەیە لە سوێدیش عینشت بۆ شخصێک دەنگ بۆ حزبێکەکەی لە عینی لە زۆر لە وڵاتانە رانک چۆیس هەیە بە معنای ئەوەی من ئەمە دەنگ با بڵێن بۆ چەپێک بم بەڵام کە کاتێ ئەو چەپە نەیتوانی ئەو ترەشهۆڵدەی کە دانراوە لە قانون انتخاباتە بەدەست بێنێ و کورسی بەدەست بێنێ بۆ حزب باڵادەستەکان نەبێ کورسێکی ئەویش قوت بن بەڵکو من خۆم حەقم هەبێ بڵێم ئەگەر ئەم دەنگەم فەوتا دەنگی دووەمم بۆ ئەمەیە دەنگی سێهەمم بۆ ئەمەیە لە زۆر لە وڵاتانی دنیا ئەمە ڕۆیە نقطەیەکی تر هەیە فەرزکردنی بۆ نمونە کردن بە کەرتی گشتی بەعزێک لە خزمەتگوزاریەکان بۆ نمونەیەکێک لەوانە ئینتەرنێت وەکو خۆت وتت فەزا مڵکی هەمومان گەلێک شار هەیە لە خەڕەتی سەرمایەداریە لە وڵاتانی سەرمایەداریەک بڕیاریان ناوە ئێمە ئینتەرنێت بە بەلاشەین بە کۆمەڵگاکەمان نەک لەبەرەوەی
چاوی کاڵی زەحمەت کێش و کرێکار و نازانچی مان زۆر لەلا خۆشەویستە لەبەرەوەی ئەمە فرسەتێکی باشتر بۆ بزنسە خۆڵقێنێ هەموو هاوڵاتیانیش لێی بەهرەمەند ببن ئەم جۆرە خەتواتانە بە تەسەوری من مەسەڵ ڕۆژانێک قەناعەتم وا بۆ ئەمڕۆ دوێنێ وایە شۆڕشێکی کۆمەڵایەتی سۆشیالیستی و نازانم چی بکرا بەڵام ئێستا یعنی بەم عمرە گەیشتوم کە ئەزانم لە ژیانی منە ئەوانە نابینم بەڵام معنای ئەوە نییە ئەم هەموو ڕووداوانە ڕوونەیەت ئەمانە هەمووی بە تەسەوری من وەکوڵێ ئەو ینی شتێکی مەشهور لە فەهدی سکرتێری ئەدامکراوی حزبی شیوعی باسەکرێ کە کابرایەک پێی وتوە نووری سەعید بە هیچ شێوەیە ناڕوخێ لە سجنە کابرایەکی فەلاحێکی ئەتیاریە گیراوە لەسەر بزانەچی ئەوش لە باخی سجنەکە پیاساکەن هینێک مێخێک کوتراوە لە حەرزەکە خێمەتێکی تا دروستکراوە بۆ کاتی هەتاوی زۆر بچنە ناو خێمەکەەوە تۆزێ سێبەر بێ ئەڵێ نووری سەعید بەخۆتە ئەڵێ وەکو ئەم مێخە ئەڵێ دەدەستی بەرێ بزانە بۆ تێتە دەرەوە کابرا دەسیاتی بۆی نایەتە دەرەوە اینجا دوای ئەوە مەشغوڵیەکا و هەموو ڕۆژێک پیاسە ناکەن فهد شەقێکی کێشێ لە مێخەکە دوای مانگە پێڵە بیرت پێت وتم نووری سەعید ناڕوخێوتی وتی وەکو ئەم مێخە بەخۆت بووتی ئاوتی دەدەست بەرە مێخەکە کە دەستیاتێ لە یەکەم هەوڵە هەڵیەکەنێ بۆ شەقی ڕۆژانە قیمەتی زۆر زۆر گەورەی هەیە زمانی ئەوەی شەقێکی ئەوەنە بەقوت کە سیستمێکی جیهانی بگۆڕێ بە تەسەوری من لە عەقڵی منە کۆتایی هاتووە بەڵام چانسی شەقە ڕۆژانە بە قیمەتەکان هەرماوە و هیوادارم ینی ئەو فکرەیە ببێ بە شتێکی باو لە ناو خەڵک زۆر باش بوو زۆر باش بوو نام ئەمانە ئەم باسانە باسر بەڕاستی پێویستەکە بوو بجوڵێنرێن و بوو ڕوژێنرێن ئەوەی کە هەیە لە کوردستانە بە بڕای من ئالان مەسەلە ئابووریە زۆرتر لەوەیکەوە سیاست بێ یعنی باسەکە لەسەر گۆڕینی ئەسالیبی هەڵبژاردوانە نییە من لە سەرەتای بەرنامەکەشەوە هەر بەو ئاراستەیە ویستمە مۆزوع بەرم کە ئەو تاڵانکاری لە کوردستانە ئەنجامەدرێت لە سیاقێکی بڵین سیاسی لە سیاقێکی بڵین دنیایی و لە سیاقێکی تاریخی دیاریکراوە لە کوردستانە لە ئارایە یعنی ئەوەی کە پارتی وێچێتیوە ئەوەی کەوەی ئەم زومڕە چەکدارانە کە نازانی حیزبن کاری ئابوووریەکەن یا شەریکەن کاری سیاسیەکەن هاتنە سەرکاری ئەمانە لە سیاقێکی دنیاییە معنایان پیا کردووە ئەوەی کە ئەمانە لەسەر دەسەڵاتن دلیلەکەی ئەوەیە کە دنیای سەرمایهداری ئەم عەسرا بە هەمویانەوە هاتە ئێرانیش و تورکیاش و عەرەبستانی سعودی و ئەمریکا و هەموو ئەم سەرمایهداریە باڵا دەستە رووسیا و هەمویان قازانجان لەوەیە چین هەمووی قازانجان لەوەیە کە بابەتی دەسەڵاتی لەم بابەتانە لە کارابن و لە ئارایە بن لەبەرەوە ئەمە بەشێکی دابڕاو نییە لە بڵین سیاقێکی دنیایی ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەوەی کە کێشەیە ئێستا لە کوردستانە تاڵانکاری سیاستێک نییە پیادە بکرێت لەلایەن دەسەڵاتێک و تاڵانکاری سیستماتیکمان هەیە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان کە تۆ دەسەڵاتی سیاسیش لەم ئەحزابانە بسێنیتەوە ئەوەی کە مەسەرەن مەحکەمەی ئیتیحادی وا لە پارتیەکە یاخود نازان چێکەوانە سەرنجام ئەم دەسەڵاتە سیاسیە هێندە لە ئابووریە هێندە لە سەرمایەیە ڕۆچووە و قۆرخی سەروەت و سامانەکانی ئەم کۆمەڵگایی ئێمەی کردووە کە هەڵکەندنی زۆر زۆر زەحمەتە و بە دەوری بەری خۆیان یەک توێراڵی گەورە لە سەرمایهداری هەڵتۆقیوی تازەی هێناوەتە پێشەوە کە هەموو خەریکن بزنس و یاری بە پارەی ئەو بە ئیمکاناتی ئەوەکەن بە جۆرێک ئەم تێکەڵەیە دروست بووە کە ناتوانی لە کوردستانە ناتوانی سیاست بەبێ ئابووری بگۆڕی و ناتوانانی ئابووریش بەبێ سیاست بگۆڕی لانی بابەتی شوێنی وەکو کوردستان بابەتێکی نمونەیە بۆ شۆڕشی کۆمەڵایەتی بەڵام شۆڕشی کۆمەڵایەتی مەرج نییە ڕۆژێ لە ڕۆژان جەماعەتێک کۆ ببنەوە و بە پەلامارێکی چەکداری پەلامار بن و دەسەڵات بگرمین کەن کرۆشی کۆمەڵایەتی کرێم ڕۆ دەست پێ بکە باسەکە لەسەرەوەیە کارپۆلانی ڕقی لە بڵین بازار و میکانیزمەکانی بازارە و ئەوانە و هەموو ئەوەشی کە لە سەرەتای ئەم سەدەی بیستەوە ڕوویدا و ئەیکرا بە جۆرە لە جۆرەکان اختیار بوو لە بینەوەی کام میکانیزم هەڵبژێنی سەرمایهداری دەوڵەتی
لە دەسەڵاتی دەوڵەتا بێتوانێت ئازادی بین بە بازار. دیارە ئازادیدان بە بازار کارەساتە، سەرمایه‌داری دەوڵەتیش کارەساتی بۆ بەشەریەت هێناوەتە پێشەوە، بەڵام لەم بینەیە جەماوەر و خەڵک بەڕای من ئەوەی کە ئەتوانێت ڕێگە بەم دۆخەی ئێستای کوردستان و شوێنی تری دنیاش بگری ئەوەیە خەڵک لە بواری هاوکاریکردن و هەرەوەزیکردنە بێنە پێشەوە و ئەو شۆڕشەی کە قەرار وایە لە ئایندە ڕووبدا هەر لەم ڕۆ دەست پێ بکە. مەرجێژ نییە سیاسی بێت و لە یەکەمین ڕۆژەوە بەرەنگاریەکی سیاسی بێ لەسەر لەگەڵ دەسەڵاتێکی حاکمە، بە جۆرە لە جۆرەکان بەرەنگاریە لەگەڵ هەژاریەکە حرمانێکە بێبەشیەکە کە سەرمایه‌داری ئەم عەسرە بەسەر کۆمەڵگایەدا سپاندووە. منیش تۆزێک درێژم کردەوە ببەخشە. بەرحاڵ وازانم هاتینە کۆتایی بەڵێ فەرموو بەڵام وێنەکەت ڕاوەستاوە بەداخۆ مێدەوارم دەنگت بێت. ئەفو ویستم یەک لە حەزەوەم لەسەر ئەوەی کە ینی کێشەکە ئابووریە سیاسی نیە، یعنی بۆی لە یەکتر تێبگەین ئابووری لە چوارچێوەی شتێکە باسەکەی کە پێڵێن اقتصادی سیاسی یاخۆ ئابووری سیاسی، یعنی ئابووری بەڕێوەبردنی اقتصادێکی ئەوانی لە حقەتە پرسیارێکی اقتصادی لە هەموو کاتێکە مشکلەی هەرە گەورەی اعتراض لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە گەندەڵ نەکرد هەرێمی کوردستان عێراق بەگشتی ئەوەیە گەندەڵکاری بۆ بە دیاردەیەکی کۆمەڵایەتی، یعنی بۆ نمونە تۆ هەر ئەو دیوشاخەکەی سلێمانیەوە شارێک دەستکراوە لە گەندەڵکاری، یعنی بە معنای ئەوەی فرۆشتێتی حەقی فرۆشتنی نییە و ئەوەی کڕیوێتی حەقی کڕینی نییە و چەند ساڵ زیاد لە 20 ساڵ فرۆشتنیە. ئەمە بەشداربوونی کۆمەڵگا لە گەندەڵکاریای دروستە بۆیە ئەڵێم شێوازێکی مافیاگەری هەیە. ئەمە سەرەکی بە تەسەوری من خەڵکێکی زۆر هەیە ئێستا لەبەر ئەوەی مەسلحەتی بە شکلێک تێگلاوە لەگەڵ ئەم جۆرەما کە سڵی هەیە لە گۆڕانکاری کۆمەڵایەتی، نایەوێت گۆڕانکاری کۆمەڵایەتی بکەێت چکە یەکێکە لە سوودمەندەکانی گەندەڵی. چۆن ئەمە گۆڕێ ئیلا لە ڕێگەی ئەوەی سەرڕای ئەومطمئین بێ کە سیستەمە سیاسێکە بە شکڵ عامەکەی وەکو خۆی مێنێتەوە، بەڵام لە عینی کاتیشا بۆی هەبێ بڵێ لە فڵان بەشی ئیدارەدا هێشتا لەسەر خەتی بەڵێ لەسەر خەتی بەس ماوەناوە دەنگەکەت قەتع بێ بباشە من بەڵێ لەسەر خەتی بڵێ بم بۆ گیانەکەم لەوە چێ کاتە فەرموو بەردەوام بە ئێستا باش ینی قسەکان نەگەیشتن کاتە قیمەتی نەما قسەکان لە جێگەی بە هەر حاڵ منە میز ئەوە نەبڵێم کە ینی بەڵێ مەوەیە گەیشتە بە فکرە ئەساسێکە لی ئێمە کۆمەلگایەکمان هەیە تێگلاوە لە گەندەڵیا پێویستی بە وەکۆڵی فەسحەیەک لە شکلی خەباتکردنی تازە هەیە کە قەناعەتی پێ بکە زەرەرمەند نابێت لە گۆڕانکاری بۆ ئەوەی بەشدار بێت لە گۆڕانکاریە، کە قەناعەتی پێ بکە ژیانێکی باشتری ئەبێ ئەگەر گۆڕانکاری هاتەکایە نەکە خرێتە سجنەوە، چونکە بەشێکی زۆری خەڵک گلاوە لە گەندەڵکاری ئەم سیستەمە سیاسی ئەمڕۆی عێراق هەیە. ئەوەش بە تەسەوری من لە ڕێگەی لەو ڕێگەیەوە کە مەجال بە خەڵک بێ شکلێک لە شکلەکانی بەشداریکردن لە بڕیارانی سیاسیە لە چاو جارانە باشتر هەیبێ بۆ ئەوەی وردە تێبگا کە نەک تەنها لە ڕێی گەندەڵیەوە توانێت بژی بەڵکو لە ڕێگەی دژایەتیکردنی گەندەڵیشەوە توانێت بژی. من بەلامەوە ئەم بەشە زۆر مهمە. هینە توانێت باسەکان زۆرتریش درێژ بێتەوە بەڵام کاتمان مەحدودە، بەڵام هەندێک کۆمنت هاتووە مەجبورم دای بنێم لەبەرێ هاوڕێیان کۆمنتیان نووسیوە هەر بۆ ڕێزگرتن لە بەشداریان. ئەمەش بەشێکی ترە لە فەرهود و تاڵانکاری کاگالان ئەمانە لە شاخی سەرانیان لە خەڵک سەنوویتر چاوەڕوانی چیان لێکرێ بۆچی ئاسیاسیال و کۆمپانیەکانی تر زۆر لە کوڕەکتری کۆم شەریفترن ئەوانیش بێبەش نین لە ڕاوڕۆ بڕوا بکە لەم ڕۆژانەدا چوون بۆ گەرمیان تەنکە لە نەوتەکانی ئەو ڕێگەی بە هەمان شێوەی بۆ ڕێەکانی
تا لە ژێری نەوت ئەودیوی ئێران دەکرێت ئەمە لە کاتێکدایە کە دەڵێن هەناردەکردنی نەوت وەستاوە ئەم دەسەڵاتە ئۆلیگارشیە بۆ بۆچوونی من تەنها بە هێزێکی ببەخشە بەڵێ متفقم لەگەڵ زۆر تەنها هێزێک بوون لە ڕیزی باشترینەکانی جیهان بوو بۆ ئەوەی کوردستان بەرەو نیولیبرالیزم بەرن بۆیە دیارە کۆمنتەکە تەواو نەبوو لە بەرەوەی درێژ بووە بەڵێ بەرحاڵ هاوڕێیەکی تر هاوڕێ ڕزگارسایی دەڵێ دیموکراسیت بۆ کۆمەلگای ناهوشە لە دیکتاتوریت مەتیسیدارترە نمونەش بۆ ئەوە ئەو هەڵبژاردنە لە عێراق و کوردستان ڕێژەی بەشداریکردن دەگاتە لە سەتاسی کۆی دەنگدا وڵاتەکە و هەر زۆرەی تاڵانچەکان دەمێنەوە لە دەسەڵاتداریدا بڵێ گیانەکە من بۆیە ئەمێ بڵێم ئەوە دیموکراسی نیە بە هیچ شێوەیەک شێواوی دیموکراسی لە هیچ شوێنێکی دنیا وا تعریف نەکراوە دیموکراسی ینی هەڵبژاردن خۆ من کەسێک نیم دیموکراسی خواست بم یاخود دیموکراسیم پێ سیستەمێکی زۆر مهم بێتەوەوانە پێم وایە سیستەمێکە لەسەر بنەمای چەسانە و دامەزرا بەڵام بەرحاڵ دیموکراسی هەرەوە نییە کە هەڵبژاردن بکرێت دیموکراسی کۆمەڵێک بنەمای تری هەیە کە بێ لە ئارایە بێ دەست خۆش هاوڕێ ئالان بابەت و باسێکی باشت وروژان دەبێ هەمومان بۆ ئەو شقانە بۆ شێنین هەرچەنە زۆریشمان وەشاد بۆ بژی دکتۆری ئازیز کێشەی شۆڕشی کۆمەڵایەتی ئەنجام نادرێت نخبەی ڕۆشنبیر و نووسەرەکەی کۆمەلگایە کە زۆرێکیان ئەو وزێ شۆڕشە کەرت و پەر دەکەن لە ڕێگەی جیاوازیەکانیانەوە بەهۆی سوودمەندبوون لەو بارودۆخەی کە دروست بووە ڕێس بەرحاڵ ئەمانش سیاست و ئابووری خزمەت بە یەکتری ئەەکەن سەرمایهداری سیاسی سیاست دەکات لە پێناوی سەرمایە کە سەرمایەشی هەبێت لە سیاستەکانی جێگە و بێتەوە تەمەەن درێژ دەبێت نێنێتەوە بۆیەشە شەڕ بۆتە سیاسەتی سیستەمی سەرمایهداری هاوڕێ باش بەرحاڵ دەستی هاوڕیان خۆش بێت ئافگە و چالاک علیفایق و هاوڕیانێکی تر کە کۆمنتەکانمان نیشاندا هاوڕێ نەوزاد بابان و هاوڕێ ڕزگار سەررجەم هاوڕیان کە لەگەڵمانە بەشدار بوون هەر بژین لە ڕێگەی خۆتانەوە دووبارە داواکارین هەم لینکی بەرنمەکە بڵاو بکەنەوە هەمەگەر نەتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنایانتانی بناسێنن من ئەو ماوە تۆ زۆر زۆر سپاست بکەم ئالان بەرنمەیەشی بەسوود بوو ئەو زانیاریانە بە زۆرترین ژمارێکی زۆرتر لە خەڵک گاوە بێتە جێگەی باس و زۆر سپاسەکەدانەوە بە بڕای من دەستکەوتێکی باشە ماندوو نەبیت زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ ئێوە هەربژی بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەیەشمان تا بەرنمەیەکی تر لە هەفتەی داهاتووە بە دیدارتان شادەبینەوە ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێری هەربژی